بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کامیانی کوردستان 24 سپاس کاک ڕێباز کە لەگەڵمانی. سەردانەکەی سوودانی بۆ هەولێر کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان چۆن دەبینی بە تایبەتی لەم دۆخە هەستیارەی ئێستادا؟ زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەرانی بەڕێز. بەتەکید سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی فیدرال لەم کاتەدا زۆر گرنگە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لەو ڕۆی کە ئێستا دۆخی ناوچەکە بە دۆخێکی هەستاردا تێدەپەڕێت بە تایبەتی لەسەر شەڕی غەزە و ئیسرائیل و هەروەها لەسەر شەڕی ئیسرائیل و لوبنان و دۆخی ناوچەکە لە دۆخێکی هەستیاردایە و هەروەها عێراقیش لە بەردەم کۆمەڵێک تەحەدیاتە بە تایبەتی مەسەلەی ئەو گشتپرسی کە ئەکرێت بۆ ئەو ئیحسایی کە ئەکرێت لە عێراقا لە هەفتەی داهاتوو و هەروەها مەسەلەی کەمتر لە ساڵێکی ماوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها لەسەر لە ڕووی ئابوووریەوە و هەروەها لە ڕووی ئەوەی کە هەڵبژاردننی نوێی ئەمریکا بەڕێوە چووەوە سیاسەتی نوێی ئەمریکا لە ناوچەکە و لە شەرقی وسەط و لە عێراق و هەروەها لەسەر مەسەلەی ئەو کێشە هەڵپەسێدراوانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بە تایبەتی لەسەر مەسەلەی میزانیە و لەسەر مەلەفی نەوت و لەسەر موچە و لەسەر کێشەی کێشانی کە لە ئەو ناوچانی دەرەوەی هەرێمی کوردستانن کۆمەڵێک لەم گرفتانە هەیە کە لەم کاتا گرنگە کە قسەی جدی لەبارەوە بکرێ. هەروە بەشێکی سەردانەکەی جەنابی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پیرۆزباییە لە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو سەرکەوتنە گەورەی کە خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەدەستێنا و هەروە لەسەر مەسەلەی پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان کابینەیدا کە بەڕێز محەممەد شیع سوودانی دەوێت دەورێکی وا بگێڕێکە یاخود هانی هەموو لایەنەکان بات کە بە زووترین کات کابینەی دەیەم پێک بهێنرێت چونکە ئەو حکوومەتەی کە لە داهاتوو دروستەکرێت لە هەرێمی کوردستان بۆ بەغدا گرنگە و بۆ هەرێمی کوردستان گرنگە چونکە بێت حکوومەتێک بێت کە هەماهەنگی تەواو لە بینی هەردوو لا هەبێت و چەند هەرێمی کوردستان بەهێز بێ بۆ عێراق بەهێزە و چەند عێراق بەغدا بەهێز بێ بۆ هەرێمی کوردستان گرنگە. هەمووان بابەتانە قسەی لەسەرەکرێت و بەتەکید دەرەنجامی باشی ئەبێ. زۆر باشە. هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان هەوڵی داوە لە ڕێگەی دانوستان و دیالۆگ لەگەڵ بەغدا ئەو کێشانە چارەسەر بکات کە لە نێوانیاندا هەبووە. سوودانی ئێستا کە سەردانی هەرێمی کوردستانی کردووە ئەتوانێت لەسەر ئەو بنەمایە بەپێی دەستور ناکۆکیەکان چارەسەر بکات و بگەڕێتەوە بۆ سەر ئەو بنەمای ڕێککەوتنانەی کە لە دەستپێکی کابینەکەیدا بە هەرێمی کوردستان بەڵێنی دابوو؟ چەندین جار جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان تەکیدیان لەوە کردوێتەوە کە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی پەیوەندی زۆر باش هەیەەوە بە تایبەتیش لەم کابینەی کە بەڕێزیان پێکوێناوە. بەڵام ئێمە کێشەکانمان لەسەرەوەیە کە بەردەوام هەندێک لایەنی دەرەوەی حکوومەت یاخود ئەو لایەنانی کە بەشداریشن لە حکوومەتی عێراقی فیدرال تەداخولاتەکەن یاخود بەشێک لە کێشەکان بە سیاسی ئەەکەن. ئێمە بەس کێشەمان لەگەڵ ئەم بابەتە هەیە بۆیە بەڕێز محەممەد شیع سوودانی بەردەوام هەوڵەیەت کە بەو دەسەڵاتی کە هەیەی بەشێکی زۆر لە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەرکە بەڵام زۆر جار تەداخولاتەکرێت لە ژێر زەختە ناتوانێت هەندێک بڕیار بدات بەڵام ئەوەی توانیوەتی تا ئێستا کردوێتی و لەگەڵەوەشە هەرێمی کوردستان تەفاهم و تێگەیشتنی زۆری باشی کردو لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی و لەگەڵ کابینەکەشی و ئەوەی ئەو ئیلتیزاماتانەی لەسەر هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەپێی دەستور جێبەجێ کراوە و هەموو ئەو تعلیماتانی بەغداد لە چوارچەوەی دەستورە بە تایبەتی لەسەر مەسەلەی میزانیە داوێتی بە هەرێمی کوردستان ئیلتیزامی پێوە کراوە. بابەتی مەلەفی نەوتیشە ئەوە توێژەکان بەرەوە چونکە بەرەو هەناردەکردنەوە بڕواتەوە و بەڕێز محەممەد شیع سوودانی تەفاهمی باشی لەسەر و بابەتە هەیە. ئەوانە هەمووی هەوڵی جددیە هەردوو لایتایە بەڵام ئێمە بەردەوام داوای ئەوواکەین کە لایانی دەرەوە یاخود وڵاتی ئیقلیمی یاخود خەڵکی کە تەداخلی ئەو کێشە تەکنیکانەکە نەکات کە لە بینی هەردوو حکوومەتەکە هەیە. باشە. سوودانی لە سەردانەکەی دامڕۆ ماژی بۆ کردووە ئەوانیانەوێت کە پرسی سەقامگیری لە هەرێمی کوردستان لەگەڵ عراقیش بە هەمان شێوە بێتە بنەمایەک بۆ هەماهەنگی زیاترین نێوانیان لەم کاتەدا کە ناوچەکە لە نێو ئاگری گۆڕانکاریە سیاسیەکان دەیە هاوکێشەکان دەگۆڕدرێن هەرێمی کوردستان سەقامگیر بووە
کاریگەری ئەم بابەتە لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا و سەقامگیری عێراق بەگشتی چۆن دەبینن؟ ئێمە داوای جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان باسی ئەوەی کردو کە مەسەڵەن سەقامگیری پێویستی بە سەقامگیری ئابووریە، پێویستی بە بژێوی ژیانی خەڵکە، کاتێک کە بژێوی ژیانی خەڵک و مەسلەی موچە بکرێتە بابەتێکی سیاسی تەسیر لە سەقامگیری هەرێمەکە کە سەقامگیری هەرێمیش بەڕاستی کێشەیەکی بۆ دروست بێتە کێشە بۆ عێراق و بە بەغدا و بۆ حکوومەتەکەی بەڕێز سوودانیش. بۆیە بەردەوام پێداگیری لەواکەین کە بابەتی تەکنیکی لەسەر مەلەفی نەوت و میزانێ و موچە نەکرێتە بابەتێکی سیاسی، چونکە چەند هەرێمی کوردستان بەهێز بێ و چەند سەقامگیری لە هەرێمی کوردستان هەبێت ئەبێتە پشتێکی ئەستور بۆ عێراق و بۆ حکوومەتەکەی بەڕێز سوودانیش و چەند هەماهەنگی لە نێوان هەردوو لا هەبێت لە چوارچەوەی دەستورا بە تەکید سەقامگیری بۆ هەردوو لا دروست دەبێ. ئێمە هەمومان سەر لە عێراقە ژین، سەر بە عێراقین و ئێمە هەموو ئەو مافانەی کە داوایەکەین وەکو هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە چوارچەوەی دەستورایە و لە چوارچەوەی یاسای میزانی عێراقایە و لە چوارچەوەی ئەو قەراراتانەیە کە مەحکەمەی فیدراڵی عێراق دەری کردووە، لەوە زیاترمان داوا نەکردووە. بۆیە داوامان کردووە کە ئەوان ئیلتیزام کەن بە بڕیارەکانی خۆیانەوە بەو یاسایانی کە خۆیان دەریان کردووە. زۆر باشە. وەکو بەڕێزیش داماژت پێکرد حکوومەتی عراقیش لە بەردەم هەڵبژاردننی نوێدایە بۆ ئەنجومەنی نوێنەران و پێکێنانی حکوومەتی نوێ لەگەڵ دەستپێکی کابینەکەی محەممەد شیع سوودانی کورد بە تایبەتی سەرۆک بارزانی یەکێک لە پاڵپشتیکاران و هۆکارە سەرەکیەکانی لە وەلانانی ململانەکان و پێکێنانی حکوومەتەکەی بوون. پێتان وایە لەم سەر و بەندەشدا ڕێگەی پێکێنانی حکوومەتی عراق هەر لە هەولێرەوە تێدەپەڕێت، هۆکاری سەردانەکەش پەیوەندی بە بابەتەوە هەبێت؟ لە ڕابردوو هەموو قۆناغەکانی ڕابردووەوەی سەلماندووە کە پێگەی جەنابی سەرۆک بارزانی و پێگەی هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر زۆر گرنگ و کاریگەرە، چ لەسەر عێراق چ لەسەر ناوچەکەش و بە ئەوە ئەترافی هەموو دەوڵەتانی ناوچەکەش و هاتنی بەڕێز سەرۆک کۆماری تورکیا بۆ هەولێر، هاتنی بەڕێز سەرۆک کۆماری ئێران بۆ هەولێر، ئەوە ئەسەلمێنن کە پێگەی هەولێر و جەنابی سەرۆک بەرزانی و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان چەند گرنگە لە یەکلایکردنەوەی کێشەکان و هەمووش بۆ هەموو لایەکیش سەلمێنراوە کە هەولێر بەردەوام کۆکەرەوەی هەموو لاکان بۆ کۆکەرەوەی هەموو لایەن و ڕاجیاوازەکان بووە و هەولێر دایما دەوری هەبووە لەوەی کە دەستی ئاشتی درێژکات قەت لەگەڵەوە نەبوو کێشەکان گەورەتر کرێ و بە تایبەتیش لەم دۆخەیە هەولێر لەگەڵەوەیە کە عێراق و کوردستان تێوە نەگلێن لە هیچ شەڕێکە لە ناوچەکە هەیە یاخود لە هیچ کێشەیەکی دەرەکی. بەتەکید دەوری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان و دەوری جەنابی سەرۆک بەرزانی لە ڕابردوو سەلمێنراوە کە چەند کاریگەر بۆ لەسەر پێکێنانی هەموو حکوومەتەکانی ڕابردووی عێراق و بەتەکید بۆ لەمە دوای هەر هەمان دەوری بە کاریگەری ئەمێنێتەوە و چەند لە هەرێمی کوردستان هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان، دژایەتی هەرێمی کوردستان بکرێ، هەرێمی کوردستان هەرێمێکی خۆراگر بووە بە پشتیوانی میلەتەکەمان و بەو قیادەی کە جەنابی سەرۆک بارزانی ئیکا بە تەکید بۆ لەمە دوای بەهاتنی بەڕێز محەممەد شیع سوودانیش جاری کە ئەوە سەلمێنرایەوانێک کە کاریگەری هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەوەی کە سەقامگیری لە عێراق بێ، بۆ ئەوەی کە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەی نوێنەرانی عێراق بە زووترین کات لە کاتی خۆیان بەڕێوە بچێ بۆی کە حکوومەتی داهاتوش دروستکرێت. تەمان هەموو ئەوانە پێویستی بە هەولێرەوە چەند ئەم سەردانانە زۆرتر دووبارە بنەوە لە ساڵی داهاتوو. زۆر باشە بەڕێز ڕێباز دیارەکە لە کۆبنەوەکەی ئەمڕۆداوەکو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان خۆی ئاماژەی پێ کردووە لەگەڵ سوودانی ئاماژەی بە پرسی بوجە و موچە کردووە کە نەکرێتە بابەتێکی سیاسی یا نەخرێتە ناو ململانە سیاسیەکانەوە. بەردەوام هەرێمی کوردستان و کابینەی نوێم هەوڵی داوە کە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بخاتە پێش هەر بابەتێکی گرنگی دیکەوە. ئەمڕۆژ هەمان بابەت ئاماژەی پێکراوە. پێتان وایە سوودانی و حکوومەتەکەی ئەم نیازپاکی هەرێمی کوردستان چۆن وەردەگرن؟ بەتەکید وەکو باسم کرد بەڕێز محەممەد شیع سوودانی بەردەوام هەوڵیاوە کێشەکان بەشێک بێت لە چارەسەر و ئێمە تەقدیری ئەو دەورەی جەنابیمان زۆر کردووە و بەردەوام لەلایەن جەنابی سەرۆک بەرزانی و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دووبارە کراوەتەوانە کە پشتیوانی بەڕێز محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەین. بۆیە بەرامبەر بەوەش ئێمە داوامان لە جەنابی کردو کابێت ئەو هەماهەنگیە بەردەوام بێت و موچە و بژێوی ژیانی خەڵک
تێکەڵ بەو بابەتانەی سیاسیانە نەکرێ یاخود تێکەڵ بەو کێشە قوڵانی ڕابردوو نەکرێ و هەروەها ئێستاوە ئێمە قایمەی موچەی مانگی دەمان نردووە لە تەدقیقە لە وەزارەتی دارایی عێراق و هەروەها بابەتی موچەی مانگی 11 و 12 کە حەقی موچەخۆرانی هەرێمی کوردستانە نەفەوتێ. بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە سادەیی بە جەنابی سەرۆکوەزیرانی عێراقی وتووە موچەخۆرێکی هەرێمی کوردستانە بێت وەکو موچەخۆرێکی مووسڵ و بەسڕە و بەغداد بێ، نابێت هیچ دواکەوتنێک لە موچەکەیە هەبێ و هەر کاتێک خەلەلێکی فەنی تەکنیکی هەبێ لەو بابەتەکە چارەسەرەکرێ، نەک بەوەی لیستێکەوە یاخود بۆی تێبینیان لەسەر دایرەیەکە بێ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان ڕابگیرێ. بۆیە ئەوە یەکێکە لە پێداگیریەکانی هەرێمی کوردستان و بە مافی و دەستوری خەڵکی کوردستان ێزانی. بەڵێ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.